لە دوای سەپاندنی یاسای ڕەگەزنامەی نوێ لە هیندستان کە بۆ دژایەتی موسڵمانان و بوونیان لە وڵاتە داڕژراوە، هاوکاتیش لەگەڵ سەردانەکەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپدا بۆ ئەو وڵاتە هندۆسە دەمارگیرەکان هێرشیان کردە سەر گەڕەک و ناوچە موسڵمان نشینەکانی نیودەلهی پایتەخت و بەدەیان کەسیان کوشت و بریندار کرد و بازاڕ و ماڵ و مزگەوتەکانیشیان سووتاندن. بارخادۆتی ڕۆژنامەنووس بێژەری بەناوبانگی هندی لەبارەی سەردانەکەی سەرۆکی ئەمریکاوە دوا و ڕایگەاند دەبوو ئەو سەردانە نیشاندانی گەورەی هێزی نەرم و کۆنترین و گەورەترین دیموکراسیەکانی جیهان بێت. بەڵام ڕووداوەکان شتێکی ترمان پێدەڵێن. ناوبراو لە وتارەکەیدا کە لە ڕۆژنامەی واشنتۆن پۆستدا بڵاوی کردوتەوە دەڵێت ترامپ دەیەوێت لە ساڵی هەڵبژاردندا سەرنجی جەماوەری هندی وڵاتەکەی و کۆمەڵگەی هندی کاریگەر و سەرمایەدار بۆ خۆی ڕابکێشێت. لە بەرامبەردا ناریندرا مۆدی سەرۆگۆزیرانی هیندستان دەیەوێت ناونیشانی شکستەکانی هەڵبژاردنی ئەم دوایەی لە دەلهی و ئابووری داڕوخاوی وڵاتەکەی بەو دیدارە داپۆشێت کە لەلایەن میدیای جیهانیەوە ئاماژەی پێدەدرێت. بەڵام لە بری ئەوە سیاسەتی دەمارگیری و ڕقوچینە تەقیەوە و سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشا. ئەویش هێرشی هندۆسەکان بوو بۆ سەر موسڵمانان کە ساڵانێکی دوور و درێژە پێکەوە و لەژێر دەسەڵاتی یاسادا دەژین، کەچی ئەم جارە پۆلیس ئیفلیجە لە چارەسەردا و هاوکاری هێرشبەرانی هندۆسیە. گەرچی بەرپرسان دەڵێن ئەو ئاژاوەیە لە نێوان لایەنگران و نارانی یاسای ڕەگەزنامەدایە، بەڵام لە کۆتاییدا بەڕوونی دەرکەوت موسڵمانان بە شێوەیەکی ڕێکخرا و دەترسێنرێن و بە ئەنقەست و بەرنامەی پێشتر بۆ داڕێژرا و هێرشیان دەکرێتە سەر. ڕۆژنامەنووسەکە جەخت لەوە دەکاتەوە خۆی دەیان نامەی داوای بەهاناوە چوونی پێگەیشتووە لەلایەن کەسانی نامە و نادیارەوە بۆ ئەوەی پۆلیس و بەرپرسانی پەیوەندیدار فریان بکەون. لە دوای ئەوەی دەمارگیران دەستیان کردووە بە سووتاندنی ماڵ و دەرکردنی موسڵمانان بە زۆر لەو شوێنانەدا، بە تایبەتی پەیوەندیان بە هێڵە ڕاستەوخۆکانی پۆلیسەوە کرد بۆ بەهاناوە چوونیان، بەڵام پشتگوێخران. بارخادۆت بە توندی ڕەخنەی لە هەڵوێستی پۆلیسی تەماشاکەر گرت کە هیچ هەوڵێکی بۆ ڕاگرتنی توند و تیژیەکان نەگرتووەتە بەر. ئەوەش نیشانەی داڕوخانی دامەزراوەی ئەمنیە لە وڵاتەکەدا. باوکۆ ئەفسەرێک کوژراوە و 50 پۆلیسیش بریندارن. ناوبراو ئاماژەی بەوەدا لە پرێس کۆنفرانسەکەی لەگەڵ سەرۆکی ئەمریکا سەرۆگۆزیرانی هیندستان هیچ ئاماژەیەکی بەو توند و تیژیانە نەدا و ترامپیش لە وەڵامی پرسیاری توند و تیژیەکاندا وتی لەبارەی ئازادی ئاینیەوە بە درێژی لەگەڵ مۆدی قسەی کردووە و لەو بارەوە بە جوانی و باجددی کاری کردووە. بە بڕوای چاودێران بێدەنگی ترامپ لەو شەپۆلە دەمارگیریە خوێناویەی هیندستان و بێدەنگی بەرپرسانی وڵاتەکەش لە ڕووداوە دڵتەزێنەکان و بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی چەند ڕۆژی ڕابردوو زەنگی مەترسیدارە بۆ داهاتوێکی ترسناک. بەڵام کەساتیەکانی وەکو ترامپ و مۆدی خەمسارن و وێرانکاریەکانی پارگیری لەلایەن ئاساییە لە دوای سەرهەڵدانی قۆناغی پارگیری نەتەوەیی و جەماوەری لە خۆر ئاوادا. That's a big deal, Alex, right? Can you handle it? I think so, right?